نەحەی ڕزگاری و سمود ناسراوە مەجموعەیەکی زۆرم لێی سمودە لای کەرار ئەندام کۆمیتە بوومە کارگەر پڕ لە موچە لە 77 من لەگەڵ ئەو حزبە ئیشەکەم بۆ ئەوە وڵاتەکەم ڕزگارکەم لە دەست دوشمنەکەی کوڕم ئەنفالە مێردم ئەنفالە برام شەهیدە 48 زەلام لە کەسوکار خۆم بریاوە قەت پەشیمان نەبوومە لەو ڕێبازە هەڵمژاردووە بەڵام وا دیارە ئێستا پەشیمان بووم لەو کردەوە کە مەسئولینی حزبە سەرەکیەکەی من بە ملەتەکەم یەکا کە خزمەتی کەسوکار ئەنفال ناکەن کە خزمەتی ملەتە ڕەشوڕوتەکەم ناکەن کە خزمەتی ئەوانە ناکەن وا گزیان نەفرۆشت و تۆمیان نەفرۆشت و مناڵە جوانەکان ئێمە ئایوە جامە فرۆشت کچە مەسئولەکان ئێستا لە ئێمە بەڕێزترن کچەکان ئێمە پشت دەست خریانە کوڕەکان ئێمە پشت دەست خریانە لەبەر ئەوەی لە ئیشوکار دەستم کێشاوە خۆمم نان بڕاو کرد مناڵمم نان بڕاو کرد لە نان بڕینەکەم پەشیمان نیم لەبەر ئەوەی ملەتەکەم ڕزگارکەم گۆڕان وەکو کانیاوەکانی لادێ هەڵقڵاو بێ ملەتەکەم ڕزگار بێ پێی ئێمە کاتێ شەهیدماندا قوربانیماندا ئەنفالماندا بۆ ئەوە نەماندا عەشرەتەکەمانی پێ بانگەشە بکەین عەشرەتەکەمانی پێ سەربەرز بکەین وڵاتەکەم تەنها و تەنها بۆ بنەماڵە پێ ئاوەدان و بکەین مەسئولین بیداتە قەزری سێقات و چوارقات و بانگەشەی هەڵبژاردنەکان بۆ خۆیان و سیارەی جامڕەش و ژن و ماڵەکانیان لە دەرەوەی وڵات پێی بژێ و مناڵەکان ئێمەش ئیسەی لە کەم دەرامەتی و نەکبەتی و بەدبەختیا بژێن وەکو گەرمیان حەسابی بۆ نەکریاوە بەداخەوە خەڵکی گەرمیان زۆر خەیاڵی خاوە ئیسەیشە بۆ هەردوو حکومەتی دەسڵاتدار خەوتنە و داواکارم ئەو ملەتە لە خەو هەڵسێ ئیتر ڕەنج نەدا بۆ حزبی دەسڵاتدار با خۆی بژێنێ با فریای خۆی بکەوێ باش ئێمە لە حکومەتی بەحسی عێراقی هەڵگەڕیاینەوە بۆ هەڵگەڕیاینەوە لەبەرەوە وڵاتەکەمانی پێشێلە کرد حەقی وە ملەت کوردنەوەدا کورد و عەرەبی فەرقە کرد ئیسەش نامانەوێت گەرمیان و گۆرانمان پێ بکرێ نامانەوێت ئەمبەری و ئەوبەریمان پێ بکرێ هەموو ملەتی کورد یەک ئازاری هەیە یەک دەنگە و یەک ڕەنگە و یەک دەستە بۆ ئەوە من پێم باشە ئەو ملەتەی ئێمە ئاگەی لە خۆی بێ دەنگ بداتە لیستی گۆڕان با دووبارە نەکەفینۆ ژێر حزبی دەسڵاتدار دەسڵاتی حزبی دەسڵاتدار کارێ نەکات ئێمە لاواز بووین لەژێر دەستیا مناڵەکان ئێمە تاکەی سەیدەست ئەوان بکەن تاکەی مناڵەکانمان بە ڕەشوڕێتی بگەێنینە پایە تا ئینشیان نەکەن من داواکارم لەو خەڵکە بە خانوویەکی دوو دەفتەری نەخەڵەتیە چونکەمە ئەوان هەر مەسئولێکیان 100 خانووی 100 دەفتەریان بۆ کریاوە مستەشارێک قەسرەکەی ماڭانەکەی دەقات 2000 ئەنفالە بەس مستەشارێکیان داواکارم ئەو خەڵکەی ئێمە ئیمساڵ داوامان کرد من بۆ خۆم کۆمەڵی داکۆکی بوومە لە کەسوکاری ئەنفال کە ژنی ئەنفالم دایکی ئەنفالم لەبانەوەیشە کۆمەڵی داکۆکیم داوا لەو خەڵکاکەم لەم کەناڵەوە کە گوێی لێیەتی چاوەڕوای لێ نەکری ئەو حکومەتە بێژێ خانوو بۆ ئەەکەم جادەت بۆ ڕاکێشم کارەبات بۆ ڕاکێشم ئاوت بۆ تێنم ئێمە گۆڕەکانمان 1 ساڵە خەری کرا ئیسەی جادەی بۆ ڕانەکێشریاوە ئیسەش بیرە ئیرکەوازەکەی بۆ نەکریاوە ئیمساڵیش دارەکەی بۆ نەناژریاوە ئیسەش جەمەکەی کۆپری بۆ نەکریاوە 4 بۆ ڕیاندانە ناسیارەکان نۆبانیە بڕوە بەڵام وەتەمان مەسئولین بڕوە بانگەشەی هەڵبژاردنی تیا بکە وانیازیانە نامانوێت چواردەی چوارەکان ئەعلاناتمان بۆ بکەن بانگمان کەنە پەرلەمان گوێیان لێ بگرین و بەڵێ بێ و بەڵام ئیشەکە نەخێر بێ تاکە ئێمە گوێ لە ئەو حکومەتە بگرین و کوێرمانی کردووە نازانین بەرەو کام لە دەست ڕاکێشرین ئەو کاتە دامەمان کرد کەیسی ئەنفال جێبەجێ بکرێ لە باتی جێبەجێکردنی پێشێر کریا ئیسەر دژمنەکان ئێمە زۆر جێکەیان لە ئێمە خۆشترە خزمەت ئەکرێن بەڵام ناتوانن دادگایی بکرێن مستەشارەکان نەکوا حکومەتی یەکێتی و پارتی ئافی کرد 91 ئەی خۆ 2003 ئاف نەکریانە ئەوانەی 2003 بۆی سەهاتنەتۆ حیمایان بۆ دابین کریاوە ئەملاو ئەولای مەسئولەکان ئێمە ماچەکەن بەڵام حیمایەی مستەشارن مستەشارەکان بانگ نەکات قیادەی کوردی کوڕە ئەنفالەکان بانگ بکات
خزمەت بە کوڕە ئەنفال بکات دەنگی پێدا. دایکی ئەنفال و خوشکی ئەنفال و پیرەژنی ئەنفال ئەگیرێ و بانگەشەی هەڵبژاردنەکە ژێ با ملەتەکەم دووبارە ڕزگار بێتەوە خوێن کوڕەکەم بە فیڕۆ نەچێ. بەڵام تا کەی نازانین. ئیستەوە ماڵ دەوڵەمەنەکان بۆ ڕۆن، مستەشارەکان بۆ بانگەکەن، یاخوا دەرگاوە دەرگا بۆ ماڵەکانمان ئەکوتن و ناوەکەی سێناویمان و زندەنگە نەچلیستێ بۆ ئەوەی گەرەکە دێنی پێش ئیسا دەرگا کوتانی نەگەرەکوی دێنی کانیاوەکان کوێرۆبووەکان وڵات ئاوەدان نەکراوەی بکوتایە ئەوە دەنگ پێدان بوو. هەر دێ بەدێ مەفرەزەکان بڕایە ئەوە دەنگ پێدان بوو. ئاوایەکانمانی ئاوەدانەوە کرد ئەوە دەنگ پێدان بوو. دایک و خوشکی ئەنفالی بەسەر بکردایەتەوە ئەوە دەنگ پێدان بوو. من وەکو خۆم ئێستا بڕۆ خەڵکەم ناسیە لە زۆر شوێن خۆم نامەوێت دێنیم بکەن، خۆم نامەوێت هەدێم بۆ بێرن، با بۆ خەڵکە ڕەشوڕوتەکە بیوەن وا لە ماڵە کەوتووە. ئەو پارە وا ئیسە سەرفەکرێ بۆ هەڵبژاردن پێش ئیسا سەرفیان بکردایە بۆ خەڵکە فەقیرەکەەوە لە 87 هاتە خوارە ئیسە ژنانی وێ بیخوا. تەنیا ئەنفال و شەهید موچەیە کەمی هەیە. ئەو موچە حەقی خۆمانە منەتی نییە منەتەکە نەبانمانە موچەکانتانە بڕین دەنگمان پێ نەدەن تەهدیدمانەکەن. ئەوە ئێمە کادر بووینە و دەستمان لە کار کێشاتەوە موچەکەمانە بڕن. ئەهین مۆزەفەکان بۆ بڕن، ئەهین پۆلیسەکان بۆ بڕن، ئەهین کوڕە ئەنفالەکان بۆ بڕن، ئەی هەڕەشە لە ماڵەکانمان بۆ دەن مەعاشتانە بڕین، بایەتانە بڕین، ڕومانە ئەکەینە ماڵتانەوە. ئەوانە بۆ ئەکرێ. من کەسێکم لەوانە لە سەر تەرمی خۆشەویستەکەم بەڕێز کاک مەسعود بەرزانی هاتە ئاگەیشم لە خۆم نەبوو بە گریان و قوربەسەری وەها دەستمی ماچ کرد ئەوە ڕازی نیم بیکەنە بانگەوازی هەڵبژاردن. کاک مەسعود پیاوێکی بەڕێز بوو بۆ خۆی بەڕێز بوو. ڕێزی لە دایکە شەهید یەگردە منیش تا بمێنم وەفای لامە و ڕێزی لێگرم وەک برایەکی بەڕێزم، بەڵام نەک بۆ بانگەوازی هەڵبژاردن، نەک بۆ ئەوە لەسەر بازگەکان دایەکتن و ئەعلاناتەکرێ. کاتێک گەڕیامەوە پارێمانی یانزە لەلایەن بەرپرسی یەکێتیەوە محاسەبە کریامەیان و تۆ دەست مەسعود بەرزانیت ماچ کردووە لە تەلەڤیزۆن بینیومانە بۆ تەنەزولت بۆی کردووە. وتم نەخێر، ئەو دەست منی ماچ کردووە پێمیش باش نەبووە، بەڵام چی بکەم سەرکردەیە دەست منی ماچ کردە بە گریانەوە وەکو کوڕە شەهیدێ خۆی پیشاندا دایەگیان خۆستە بوریت بووە منش کوڕە شەهیدم. بەڵام نەک ئیسە بۆ بانگەواز چۆن لە ڕویان تێ ڕسمەکەی من گەوراکەنەوە و دایە کوتن و ئاگەم لە خۆم نییە و لەسەر بازگەکان دایان کوتاوە بۆ حەملەی هەڵبژاردن. ئەگەر وەک دایکە شەهید ڕێزی دێم کردە هەموو کوردستان دایکە شەهیدە لە بەرزان و خۆشەویستی خۆم دەرە بڕم هەتاکو هەڵەبجەی شەهید هەتاکو گەرمیان ئەو خەڵکەوەوە نەخەڵەتێ. با دەنگ وە حەق بدە، دەنگ وە لیستی گۆڕان بدە، دەنگ وە کانیاوە کۆرۆبیۆکانی بدە، دەنگ وە دارە وشکۆبووەکانی بدە. ئەم کانیاوە قوڵی داوە ناوی گۆڕانە، با دەنگی پێ بدە و شەیدەکانمانش ئاسوودە بکەن. قەت ئیمڕۆ وەو داخە ناوێ کەرکووک فرۆشیاوە. باشە ئەم حەقە لە 74 وەرمان بگدایە مەلا مستەفاوەی گدایە باشووی دا ئیمڕۆ کەرکووکی پێفرۆشریا. لە دوای چی بەڕێزەکانی سەرۆکی من بانگەوازەکەن کەرکووک فرۆشیاوە تازێژە کەرکووک ڕزگارەکەم. داوامەیە لەو ملەتی کوردە دووبارە نەخەڵەتێتەوە.